بەڵێ بەردەوامە بەڵێ بەردەوامی بابەتی گەرمی عێراق و هەرێمی کوردستان باسی هەڵبژاردن و لیست و کاندیدەکانە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی دروستبوونی و تاکو ئێستا بەردەوام لە خزمەتکردنی هاوڵاتیان و لایەنگران و دانیشتوانی هەرێمی کوردستان و عێراقیش بووە. هەمیشە هەوڵیاوە کە لە هەر شوێنەکە کە ناوچەی نفوس و ناوچەی دەسەڵاتی بێت و دەنگ بەدەست بێنێت بتوانە خزمەتی ئەو ناوچەیە بکات یاخود ئەو شارە بکات. لە کەرکووک و یەکێتی دوانەیەکی لێک دانەبراون و لێک جیانەبووە بەردەوام ئەم دوانە بەیەکەوە بوون. ینی جەنابی مام جەلال ڕۆحی شاد بێت هەمیشایی و تاک و کوردێک مابێت کەرکووک کوردستانی و کەرکووک قودسی کوردستانە. بۆیە لە دوای ئەوەی کە چەندین ساڵ ئیدارەی یەکێتی ئیداری ببورن کەرکووک بەدەست یەکێتیەوە نەما هەمومان بینیمانە و شارە چی لێ هاتوو و چۆن پراوێز خراببوو لە هەموو پرۆژە و خزمەت گوزاریەکان. بەڵام ئێستا ئەو بۆ ماوەی 2 ساڵە چەسارەکە ئیدارەکە بەدەست یەکێتی و کادرانی یەکێتیەوەیە ڕۆژ بە ڕۆژ پرۆژەی خزمەت گوزاریەکان پرۆژە ئاوەدانیەکان یعنی دوێنێ من ڤیددیۆیەکی پارێزگاری کەرکووکم بینی کە خەریکی پشتێنەی سەوزکردنی شاری کەرکووکن کە خۆی چۆن داریەچاند و چۆن خزمەتی ئەو شارەکەن. جا گرنگە و تا چەند گرنگیشە کە یەکێتی بوونی هەبێت لە ناو کەرکووکە کە بە چەرقی یەکێتی ئەناسرە کەرکووک. هەمیشە یەکێتی هەوڵی داوە لە کەرکووکە خزمەت گوزاریەکانی فراوان بکات. مەکتەب سیاسەکانی کە لەو شاریان بەردەوام خەریکی ئاوەدانکردنەوە و سەردانی بازاڕ و هاوڵاتیان و کەس و کاری شەهیدان و کەس و کاری ئەنفالەکانەکەن لەو شارەیە بۆ ئەوی بتوانن خزمەتی زیاتری بکەن. ئەنجا ئەمڕۆ ئێمە بەڕێز ئاسۆ مەلا سدیق کاندیدی ژمارە 21 لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی کەرکووک لەگەڵمانە قسە و باسی لەگەڵاکەین بزانین تا چەند گرنگە یەکێتی بوونی هەبێت لە کەرکووکە و تا چەند گرنگە و پێویستە کە ئەم بوونە کە ئەبێت لەوێ ببێ بە دەریچەیەک بۆ خزمەتکردنی شارەک وەکو ئێسای بینین کە بەردەوام خەریکی خزمەتکردنی شاری کەرکووکن. کاگاسۆ سڵاوت لێبێت و بانیت باش. من بە کورتی باسم لەوە کرد کە کاندیدی ژمارە 21 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بازنەی کەرکووک. پێم خۆشە خۆشت بە کورتی خۆت بناسیێنی ڕەنگە نازناوێک یاخود لەو ناوچەیە بە شێوەیەکی تر جەنابێت بەناوبانگی بۆیە پێم خۆشە لێرەوە هەم ژمارەکەی خۆت بڵێ هەم لیستەکەت بڵیت و هەمیش دواتر لەگەڵ قسەک لە دەست بکەین بە پرسیار و گفتوگۆکانمان. سڵاو بەیانیتان باش بەیانی باش هاوڕێیانی کوردستان بەیانی هەموو جۆگران و بیسەرانی بینەر و بیسەرانی کوردستان باش من سوپاستان ئەەکەم. لە ڕاستیە من ناوم ئاسۆ سدیق ساڵحە ناسراوم بە ئاسۆ مامەستا سدیق یا ئاسۆ مەلا سدیق و لە دوای پرۆسەی ئازادی عێراقیش کە ئێمە هاتینەوە سنووری کۆمیتەی ڕەحیماوە لە وێنانە کار و ئەرکەکانمان جێبەجێ کرد و بەردەوام خەڵکێکی زۆری بێشومار ئێمە شەوان تا درەنگ لە خزمەتیان ئابووین بۆ بەڕێکردنی ئیش و کارەکان و ئەوانە لەو سەردەمەی کە هاتووە ڕەحیماوە بەشێک لە خەڵکی ئەوێش تووشێرە هاتن و ئاسۆ بە ئاسۆی کۆمیتەی ڕەحیماوەش ناوم دەرکرد بوو. ژمارەکەم 21 لەسەر لیستی خوێنی شەهیدان و لیستەکەی چەپکە گوڵەکەی مام جەلال 222. بەڵێ کاگاسۆ وەک کۆسار ئاماژەی پێیا پێشتر لە ماوەی 2 ساڵدا ئەم هەموو گۆڕانکاریە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و پارێزگاری کەرکووک ڕێبوارچەها ئەم هەموو خزمەت گوزاریە پێشکەشی کەرکووک کراوە. ئەگەر گەشت ینی سەفەرێک بکەیت لە کەرکووکەوە بۆ هەولێریان سەردانی ئەو شارە بکەیت تەواوی ئەم گۆڕانکاریانە ئەبینی و هەموو ئەمانش بەهۆی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە. تۆ ینی بە بۆچوونی بەڕێستان گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە لە کەرکووک و مانەوەی و لە دوای هەڵبژاردن و بەهێزتر بێ و چ گۆڕانکارێکی تریش پێشبینی دەکرێت؟ لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان هەنی وەکو مێژوو هەموو خەڵکی کوردستانە و شایدی بۆ دەدەن کە هەر کاتی یەکێتی بەهێز بوو بێت و
ئەو بێکەوە ینی توانای خزمەتکردنی زیاتری هەبووە ئەوەی لە هەموو ئاستەکانە لەسەر ئاسی کۆمەڵایەتی ئیداری لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستەکانی تری مالی لە ڕووی یاسایی یانی دەتوانین ئێمە تەقیمیەوە بکەین بۆ لە ماوە فترەی ڕابردووە. بەڵام من پێم خۆشە لێرە ئاماژە بۆ بکەم ینی یەکێتی نیشتیمانی کوردستان و کەرکووک وەکو جەنابتان ئاماژەتان پێدا ینی وەکو دوانەیەک لێک زیانەکراون ئێستاکە لە ناو شاری کەرکووکە هەموو خەڵکی کەرکووک ئاشنان بە کادر و بەرپرسەکانی یەکێتی ئەوەش بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ئەم کادر و یانیکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی گشتیوانەیە تێکڵاوی کۆمەڵانی خەڵکاوە بەشداری خەم و ئازاریانە بەشداری خۆشی و ناخۆشییانە لە پرسە و لە ئاهەنگ و لە بەسەرکردنەوە و لە سەردانی نەخۆش و لە هەموو ئەم بابەتانە لێرە یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان ینی هەوڵێکی زۆر کارای هەیە بەردەوام لەو بوارەیە خەریکە مەسەڵەن لە جەنابی کاگاسۆ کە سەرپەرشتیاری کەرکووکەوە جەنابی پارێزگاریش وە هەموو هەواڵانی تر لەسەر ئاستە جیازیەکانی لێپرسایی مەڵبەندەکان ئەگەر کادرەکان جێگرەکان هەموو کارژێ ڕوو لە پرسا و کۆمیتە و کادرەکانی تری ناو کۆمیتە بێگومان ئەمە هەمووی وای کردووە ینی خەڵگەوەنە ئاشنایەتی لەگەڵ یەکێتی ئاین تەنانەت ناتوانانی ئێستاکە ئەوە جیا بکەیتەوە کە بڵێ مەسەلا ئەم خەڵکە و ئەمە حیزبێکەکەیان یار وا تێگەی وا ئەستەکەی لە زۆربەی شوێنەکان و لە کۆمیتە کاروانەوە زانیم خەڵکانە هەمویان کە سوکاری یەکەن خزمن ئامۆزان پورزان ئەوها ینی بەو شێوەیە تەعاملەکرێتەوەوانە دێ لەسەر بابەتی ئەوەی خزمەتکردن بێگومانێکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی سیاسی و ئیداری خۆیەتی و ئەوە ئێمە وەکو نەریتێک لە سەردەمی ڕابردەوە بۆمان ماوەتەوە ئێستش کاگرێبوار کە ئەو بەڵێنەی ئێمە لە هەڵبژاردننی ڕابردوو دامان و جەنابی سەرۆک باڤڵ بە هەموو کۆمەڵانی خەڵکی عێراق و کوردستانی وتی ئێمە پارێزگارێکی کورد لە کەرکووکدانین بەڵێنەکەمان جێبەجێ کرد و ئێستش کاک ڕێبوارمان بۆ ئەو پۆستە دیاری کرد و ئەو لە ئەرکەکەی خۆی بەردەوامە و ئیشوکارێکی باشەکاوە هەوڵێ زۆرەدا و دیارەوە هەمووی تێکڕای ینی کاگرێبواریش وەکو کادرێکی یەکێتی هەم ئەو بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێیەکا کە بە پێی بەرنامە و پلانێک ئێمە داماڕشتووە و لەسەری ئەڕۆین و لەسەر سیاسەتی چەپکە گوڵەکەی مام جەلال و سیاسەتی ئاشتی و پێکەوەژیان لە شاری کەرکووک و هاوتایی و تەبایی لە نێوان پێکهاتەکانی کەرکووکە ئێمە بەردەوام ئەمە سیاست و نەهج و ئەمانە بۆیە خەڵکیشە لێرانە بینی پێشوازێکی گەرم و زۆری هەیە بۆ کادر و یا کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەبەرەوە ئەمە گوای لێ هاتووە یاری منەتوانم بڵێم تا ڕادەیەک بۆتە دوانەیەک بۆتە تێکەڵکێشێکن لە زۆر کاتا ناتوانین جایکەینەوە بێگومان هێشتا ئەرکی زۆر ماندووبوونی زۆر و پرۆژەی زۆر کاری زۆریشمان لە پێشماوە بۆ جێبەجێکردن و ئێمە هەموو هەوڵ و توانایەکی خۆمان ئەخەینەگەڕ بە تایبەتی لەم خولەی پەرلەمانی عێراقا ئێمە و تیمەی کە ئەچینە بەغداوە داکۆچی لە مافی خەڵکی کەرکووک و لە مافی خەڵکی کوردستانەکەین بێگومان لە هەموو سێکتەر و بوارەکانە ئێمە کاری لەسەرەکەین. بەڵێ کاگاسۆ یەکێک لە بنەما سەرەکیەکانی دیموکراسی هەڵبژاردنە ئەو هەڵبژاردنەی کە 4 ساڵ جارێک ئەنجام بدرێت و گەل نوێنەری خۆی هەڵەبژێرێ. کەرکووک یەکێکە لەو شارانەی کە نەک لە هەرێمی کوردستان لە ناوچەکەیە گرنگێکی تایبەتی خۆی هەیە بەهۆی فرایینی و فرەنەتەوەیی کە لە ناو شارەکە بوونی هەیە. یەکێتی چۆن ئەتوانێت ئەو مێژووە پڕشنگداری کە هەیەی کە قەت شارەکەی چۆڵ نەکردو لایانی سیاسی هەبوون لایانی تر هەبوون بینیمان لە ڕابردووە کە چۆن شاریان بەجێهێشت و چۆن ئەندامانی خۆیانیان بەجێژ نەک خەڵکە ئاساییەکە بەڵام کەرکووک یەکێتی هەرمایە و بوونی هەبوو و بەردەوام بوو. یەکێتی چۆن نەتوانێت سوود لە مێژووی ببینێ بۆ خزمەتکردنی ئەو شارە و چۆن بتوانێت یا کارێک بکات کە زۆرترین دەنگ بەدەست بهێنە لە شاری کەرکووکە. بێگومان پرۆسەی هەڵبژاردن و انتیخابات وەکو پرۆسەیەکی گرنگی حەیوی حیاتی هەموو کۆمەلگا و
وڵاتێک ینی ئەهمیەتێکی تایبەتی خۆیە بەنسبەت ئێمەوە وەکو کورد لە کەرکووک پرۆسی هەڵبژاردن پرۆسێکی تا ڕادەیەک بۆ ئێمە ینی خەڵکی ئێمە شەمە بۆتە لە زهن و هەژبوونیا بۆتە پرۆسێکی چارەنووسا زۆمانە بۆیە زۆر جار مەسەلەن لە گلەی و ڕەخنە و ناڕەزایەتی وینەکان ئێمە دێنە دەرەوە دێتە ئەوەی کەوا لە کاتی هەڵبژاردن و لە کاتی دەنگدانە بە پان و پۆڕی خەڵکی ئەمە بەشداری دەنگدانەکەوە ئەڕۆن بە کاراییەوە نوێنەر و لیستی خۆیان هەڵە بژێرنەوەمانە بێگومان ئەهمیەتی هەڵبژاردن لەوایە ئەگە لە ڕابردوو بە زەبری ئاگر و ئاسن و بە جۆرەها ینی شێوازی نەشیا و ئەمانە ینی ئێمە شەڕمان کراوە یان بۆ نمونە بڵین بەرامبەرمان وەستاونەتەوە بەڵام ئێستاکە فرسەتێکی زێڕین بۆ میلەتی کورد و بۆ ئێمەش ڕەخساوە کە وەکو لایەنە سیاسیەکان و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ئەو شەڕ و ئینەی کە لە ڕابرد و خوێن ڕشتن و قوربانیدانی کە هەمان بۆ ئەمڕۆکە لە ڕێگەی سنووقەکانی دەنگدانەوە وە زەماوەر و خەرکی ئێمەش هەموو لەو ئاستن و ئاستی و شاریان گەیشتوتە ئەوەی کەوا لە ئەوە تێبگەن ئەهمیەتی هەڵبژاردن بۆ کەرکووک جیاوازە لە هەر شوێنێکی ترەوە بۆ ئێمە ئەم هەڵبژاردنە پێویست دەکات ینی لە ئێستا بەهێزتر لە ئێستا باشتر لە ئێستا بەتواناتر بچینە بەغا لەبەرەوە بتوانین زیاتر داکۆشی لە ماف و لە داوا و لە مستحقاتی خەرکی کەرکووک و ئەم ناوچانە بکەین و ئەوەش بەوە ئەکرێکەوە ئێمە تیمێکی بەهێز و بەتوانامان لەوێ هەبێەوە ئەمیش لە ڕێگای دەنگدان و ئەهمیەتی ئەوە ئەبێکە هەموو خەرکی ئەمە بە وشارانەوە ئەمڕۆکە تێی بڕوانێ و بێتە ناو ئەم پرۆسەوە هەڵبژاردن بابەتێکە تەواو نابێ ئەم هەڵبژاردنە تەواو بێ هەڵبژاردنێکی تریش دێتە پێشەوە ئەمەلەیەکی مستەمڕە بەردەوامە پرۆسەیەکی بەردەوامەوەمانە لەبەرەوە هەموو خەرکی ئەمە پێویستە ئەم ئەرکە بە ئەرکی نیشتیمانی و نەتەوەی خۆی بزانێەوە ئەمە بە جگەلەوەی کە مافە ئەرکیشە و لە ڕاستیشە یان ئێمە لە ڕابردوو کۆمەڵێک شت هەبووە مەسەلەن بەشە لە خەرکی ئەمە گلەی و ناڕەزایەتیان هەبووە لەسەر زۆر بابەت و هەندێک لەوانەش بەرپرسەکانی ئێمە لێرە و لەوێ ینی سلووکیان تەسەڕوفیان وا بووە کە مەسەلەن بۆتە نیگەرانی بۆوانێ خەڵکۆمانە بەڵام بۆ لێرە بەولاوە ئێمە بە ئەوەی بە حزوری جەنابی سەرۆک پاڤڵ و بۆ بەرنامە نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان و بەم برابەر ڕێزانەی ئێستا لە سەرکارنەوە ئیشەڵا ئێمە وا ئەکەین کەوا ئومێدی ئەوەی لە ڕابردوو ئومێدی بۆ خوازراوە ئێمە بیهێنینەدی و ئیشەڵا هەڵبژاردنێکی سەرکەوت و شەکەین وە بەڵێ بەڵێ کاک جعفەر هەمیشە سەرۆک باوەڵ دەڵێ ئەوەی دەیڵێم جێبەجێ دەکەم و ئەوەشی کەوتوێتی لە کەرکووک جێبەجێ کردووە و وەک دەزانین چەندینەتەوەی جیاواز و لایەنی جیاواز لە کەرکووک نیشتەجێن و لە پێشووترا پارێزگاری پێشووی کەرکووک جیاوازێکی زۆری دەکرد لە نێوان لایەنەکانەوە تەنانەتەوەکانە و تەنها لە ناوچەیەک ئەو پرۆژانی کە دەویست جێبەجێ دەکرد و دواتر لە لایەنەکانی تر لە شوێنەکانی تر فەرامۆش کرابوو. ئێستا ئەمەی کە دەیبینین پلانەکەی سەرۆک باوڵ لە پارێزگای کەرکووک جێبەجێ کراوە هەموو لایەنەکان وەکو یەک هەڵسوکەوتیان دەگەڵ دەکرێ و مافەکانیان پێشێل نەکراوە مافیان پێدراوە ئەمە دەبێتە هۆی ئەوەی تەواوی لایەنەکانی تریش ئەوە ببینین کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان دەیکا بەرامبەر بە تەواوی نەوتەوە جیاوازەکان و لایەنە جیاوازەکان و ئەمە ببێتە هۆی ئەوەی کە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تەواوی ئەو لایەنانش دەنگ بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان و زیاتر یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز بکەن لە کەرکووک. بێگومان ینی ئەمە لە ڕابردوو لە چەند هەڵبژاردننی ڕابردووشە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی هەموو لایەنەکانی شەزان و هەموو پێکاتەکانی شەزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان کام زۆر سیاسەتی هەیە سیاسەتی چەپکە گوڵەکە جێبەجێەکە و سیاسەتێکی نەرم و حەکیمانەیە هەیە و ئەوە هەر سیاسەتێک نییە شتێکی کاتی بێوەمانە بەڵکو ئەوە لە عەقڵ و ناخ و زین و بەرنامەی ئێمەیە ئێمە بەڕاستی یان ئێمانەیە پێکەوە ژیانێکی
ئاشتیانی ڕاستەقینە لەم شارە هەبێ و ئێمە خزمەتی هەموو لایەنەکان و هەموو پێکاتەکانەکەین بەبێ جیاوازی و هیچ کاتێکیش تا ئەم دەقێش کە ئێمە لێرە دانیشتووەمانە هیچ کەسێک هیچ لایەنێک ناتوانێت بێت بە یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێت تۆ جیاوازی کرد لەمە لەگەڵما یا لەوە لەگەڵمە ئەمێنێتەوە سەر مەسەلەی ئیستحقاقی ئینتیخابی و دەنگدانەوەوانە ئەویش هەر لایەنێک و هەر کەسێک هات بێتە پێشەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان بەو پەڕی ڕەحابەتی سەدر و بەسنجێکی فراوانەوە مەسەر پێشوازی لێ کردووە و هاوکاری بووە و ئێمە بڕای تەواومان بەوەی عملی سیاسی ئەگە لێرە لە عێراق واگە لە کەرکووک واگە لە کوردستانیش بێت پێویستی بە شەراکەتی ڕاستەقینە هەیە پێویستی بە بەشداری ڕاستەقینە هەیە پێویستی بە بەشداری کارا هەیە یعنی ئێمە بە تەهمیشکردنی ئەم و ئەو یان ئەگە خەڵکێک بە زۆرێکی تری مکاومانە نەخزمەت بە خەڵکەکەمانەکەین نەخزمەت بە داهاتوی وڵاتەکەمانەکەین وانە لەبەرەوە پێویستەکە هێزەکان هەموو تەبا بنوانە و ئەوەش بۆ ئێمە شتێکی نەتازێنەوەی بەڵکو نەهجی ئێمەیەوە لە دێر زمانەوە و هەموو لایەنەکان و پێکاتەکان شایدیەوە کاگاسۆ چۆن لێرەوە لە کورسان نیوسەوە لەم بەرنمەیەوە چۆن بە دەنگدەرانتانەڵیت کە ئێوە هێزی ئەوانە بن لە بەغداد چیان بۆ ئەکەن چۆن پابندی بەڵێنەکانتانە بن و جارێک تریش پێم خۆشە کە ناوی خۆت و ژمارەکەت و لیستەکەت بڵیتەوە بۆی هاوڵاتیان و بینەران بزانن. دەنگدەرانی خۆمان ئازیزانی کەرکووک ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان تاقی کراینەتەوە لە ڕابردوو و ئێستا هەموو خەڵکەکە باش ئەمان ناسن و ئێمە تیمێک ئەبین لە بەغا تیمێکی بەهێز بۆ داکۆچیکردن لە ماف و ئستحقاقاتی خەڵکی کەرکووک و ئێمە لە ڕابردوو شایدی ئەومان بۆ ئەداد و ئێمە میراتێکی گەورەی جەنابی سەرکردە و ڕابەری گەورەی گەلەکەمان سەرۆک مامزەلانمان بۆ بەجێماوە لە بەغدا لە هەم لە کێش و قورسایی و هەم لە بابەتی چۆن ئەڵێ پەیوەندیەکان و عیلاقات و ئەوانە و ئەگەر بۆ خۆشتان سەرستان دابێ هەموو کاتێک وە زەماوەری خەڵکیش بەباشی ئەوە ئەزانن کە ئێمە لە کاتێکا کە کێشەکان قوڵە بێت یان ئەگاتە ڕادەی بنبەست و ئەمانە بە تەداخلی یەکێتی ڕاستەوخۆوە بە تەداخلی جەنابی کاک پاڤڵە و کێشانە چارەسەر بۆ نمونەی زیندومان ئەم چەند ڕۆژی ڕابردوویان ئەم ماوەی ڕابردوو کە لەسەر بابەتی داهات و موچەی هەرێمی کوردستان کێشەکە گەیشت بۆ حەدێکە جەنابی کاک پاڤڵ تەداخلی تیا کرد و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کێشیان گەیاندا ئەوەی کەوا بەرەو چارەسەر بڕاو ئەمڕۆکە شەبینین چەند ڕۆژێ پێشی سەموچەیە کاتووەوە لە چەند ڕۆژی داهات و شاموچە ئەدرێت ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەوینانە سەرکەوتووە بۆیە ئێمە لە بەغا تیمێگە بین داکۆچیکاری مافی خەڵکی خۆمانە بین و بە بێگومان ئەوەی لە توانای ئێمە بێ قسوور ناکەین بەرنامەکەشمان جێبەجێکەین و بەپی داواکاری خەڵکو و نەکاری خۆمانە بین من براتان ئاسۆ مەلا سدیق ژمارە 21 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. ئاسۆ مەلا سدیق کاندیدی ژمارە 21 لە لیستی 222 بازنەی کەرکووک زۆر سپاس بۆی کام بەیانێ میوانی ئێمە بووی زۆر سپاس. دەستخۆش کاگاسۆ بە هیوای ئەوەی کە لە ئایندا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بتان بینینەوە و خزمەتکاری گەلەکەتان و حیزبەکە و خوێنی شەهیدان بن. زۆر زۆر سپاس.